سەرەتا بەخێر بێن ئەسەر سەر و سەر چاو ئەنجا وتاری بنەماڵە لەلایەن کاک سەنگەر و کاک سەنگەر فەرموو. سەرەتا بەخێراتنی هەموو چالاکوانانەکەین. ئەمڕۆ لە 26 ئۆکتۆبەرە یەکەمین ساڵیادی تیرۆکردنی مامۆستا جیهانە. ئێسەش پەیامی بنەماڵە خوێنینەوە. پەیامی بنەماڵەی شەهیدی حەقبێژ مامۆستا جیهان تەها لە یەکەم ساڵیادی تیرۆکردنیدا. ساڵێک تێدەپەڕێ بەسەر یەکێک لە قێزەونترین و دڕندانەترین تاوان لە مێژوی کورد و مێژوی مرۆڤایەتیدا کە ئەویش سووتاندن و ئاگرتێبەردان و تیرۆکردنی مامۆستا جیهان تەهای خەڵکی شاری هەولێرە لە کوردستانی عێراق لەلایەن دەسەڵاتدارانی کورد. هەر لە سەرەتاوە دەسەڵاتی کوردی هاوشێوەی تاوان و تیرۆرەکانی ساڵانی ڕابردویان هەوڵی شێواندن و بەلاڕێدابردن و شاردنەوەی تاوانەکەیان دەدا لە چاوی خەڵک و چاوی میدیاکان. هەوڵیان دەدا ژێربەژێر لەگەڵ بنەماڵەکەمان وەکو ڕووداوێکی هاتوچۆی ئاسایی کۆنتڕۆڵی بکەن و تێبپەڕێنن. بەڵام خۆشبەختانە بە هەوڵی خەڵکی بە شەرەفی کوردستان و ئازادی خوازان و خەمخۆران بەهۆی هەبوونی ئەزمون و شارەزاییەکی زۆر لەگەڵ تاوان و تیرۆرەکانی دەسەڵاتی خۆماڵی کوردی هەرزوو سینارەی ئەم تاوانە قێزەونە پوچەڵ کرایەوە. تیرۆرکردنی مامۆستا جیهان لە کاتێکدا بوو کە خۆفیشاندان و ناڕەزایی چینی مامۆستایان و وانەبێژانی کوردستان زۆربەی شار و شارۆچەکانی گرتبووەوە. مامۆستا جیهانی ژۆک و نوێنەری وانەبێژانی هەولێر بەشداری چەندین چالاکی و خۆفیشاندان دەکات و لە سێ چاوپێکەوتنی میدیایی دەردەکەوێت کە ڕەخنەی توند لە دەسەڵاتدارانی کورد و وەزارەتی پەروەردە دەگرێت و بە بووکەڵە و بەکارات و بێدەسەڵات ناوێن دەبات. داوا دەکات دەست لە کار بکێشنەوە. پاشان بەگری لە مافی وانەبێژ و مامۆستایان و هاوکات مافی گەنجان و خەڵکی فەقیر و هەژاری وڵاتەکەی دەکات. هەروەکو خۆی دەڵێ دەبا منیش هەندێک بە ئازادی قسە بکەم، داوای مافی خۆم بکەم، داوای مافی گەنج بکەم، داوای مافی گەنج و فەقیر و هەژاران بکەم. دەبێت دان بەو ڕاستیەدا بنێ کە لەو کات و سادەدا خۆفیشاندانەکان لە سنووری سلێمانی دەوروبەری نزیکەی 4 مانگ بەردەوامە بێت. مامۆستایان و وانەبێژان ناچنە هۆڵەکانی وانەوتنەوەەوە. بە پێشاوانەوە لە دوای تیرۆکردنی مامۆستا جیهان بێدەنگیەکی سامناک دەست بەسەر شاری هەولێر و دەوروبەریدا دەگرێت و مامۆستایان و وانەبێژان لە چالاکی و خۆفیشاندان دەوەستن و بە ناچاری دەچنەوە هۆڵەکانی خوێندن و وانەوتنەوە. ئەمەش ئەوەمان پێ دەڵێ کە ئاماژ لە تیرۆکردنی مامۆستا جیهان بێدەنگکردن و کەپکردنی چالاکی و خۆفیشاندانەکانی مامۆستایان و وانەبێژانی سنووری هەولێر و خەڵکی شاری هەولێر بوو. هاوکات بە لە ڕابردنی تاوان و ڕووداوی تیرۆرکردنەکەش لە ڕێگەی پلانێکی تەواو تۆکمە و داڕێژرا و چیرۆک و سینارەیەکی تێکەڵ و پێکەڵ دروست کرا. ئەمە شۆک و پەیامێک بۆ خەڵکی شاری هەولێر کە ئەگەر دەنگ بکەن و ناڕەزایی دەرببڕن ئەوە چارەنووسان بەو شێوەیە دەبێت و پاشان چیرۆک و سینارەشتان بۆ هەڵدەبەسین. لێرەوە بۆمان دەرەکەوێت کە مەرگی مامۆستا جیهان تەنها تیرۆکردنی مامۆستایەک نەبوو، بەڵکو بریتی بوو لە بێدەنگکردنی شارێک. لە هەموو کۆمەڵگەیە کاتێک دۆسەیەک دەنگدانەوەیەکی جەماوەری دروست دەکات و دەسەڵات تۆمەتبار دەکرێت بە بکەری تاوان، ئەو دۆسەیە دەبێتە دۆسەیەکی گشتی دۆسەی خەڵک. لەبەر ئەوە پێویست بوو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی و وتەبێژی حکوومەت و بەرگریان لە خۆیان کردبایە و ڕوونکردنەوەی پێویست و باوەڕپێکراویان پێشکەش بە بنەماڵەکەی و خەڵکی کوردستان بکردایە. بەلایانی کەم کامێرەکانی سەرشەخامیان خستبایەتە ڕوو تا تۆمەتی ئەو تاوانە لەسەر ئەوان لابرایە. بەڵام بەداخەوە بەپێچاوانەوە هاوشێوەی تاوان و تیرۆرەکانی ساڵانی ڕابردوو ئەم دۆسەیەشیان بە شاراوەی و بە یەکلاگەنەکراوەی بەجێهێشت و کۆتاییان پێهێنا. ئەوەی ماوەتەوە ئەوەی کە بڵێن بەداخەوە بەوەی ئەوەی کە یاسا و دادگاکان لە هەرێمی کوردستان سەربەخۆ سەروەر نین و لەژێر دەسەڵاتی حیزبیدان لە ئێستادا سەبارەت بە دۆسیە تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها لەلایەن بنەماڵەکەمان سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم لە دادگای واشنتن لە ئەمریکا تۆمار کراوە و داوا دەکەین کە لێکۆڵینەوەیەکی ورد و گرنگ بکرێت و ئەنجامی دۆسیەکە بۆ بنەماڵەکەی و خەڵکی کوردستان ڕوون بکرێتەوە و هاوکات داوا دەکەین کە بکەرانی ئەم تاوانە قێزەونە بە سزای ڕەوای خۆیان بگەێنرێن و ڕۆحی مامۆستا جیهان ئیتر ئاسوودە بکرێت و ببێتە پەند و وانەیەکیش بۆ دەسەڵاتدارانی کورد کە ئیدی دەست لە گەری گەنجەکانمان نەنێن کە هاواری ماف و ئازادی دەکەن بۆ خەڵکی وڵاتەکەیان. خانەوادی مامۆستا جیهان تەها ئۆکتۆبەری 2024.